خلاص فاصله چاودێری کاڵی بوون چاوداخە تاقە ڕۆژێ هەر بڵێم دنیا وارێکە دنیا ناوارێک ئەگەر توانی ئەو سیان لەسەرێک ڕاستی هەڵژێ بکەیتەوە دیارەمە بۆ دووەم ساڵە ئێمە کۆڕبەندی دیدگەی گەنج سازەکەین ساڵی ڕابردوو بە ناوی سیمپۆزیەمەوە بوو ئەم ساڵ بە ناوی کۆڕبەندەوەیە هەر ساڵێک تەرکیزە خینە سەر لایەنێک لەلایەنە جیاوازەکانی ژیان کە پێوەستە بە ژیانی گەنجەوە ئەم ساڵ باسی بابەتی سۆشیال میدیامان کرد و جەخت دەکەینە سەرەوەی کە سۆشیال میدیا چۆن بەکاربهێنرێ چۆن مرۆڤ سوودی لێ ببینێ بۆ دنیا و بۆ قیامەتی خۆی ڕێکارە جددی و باش و چاک و گرنگەکانی شێوازی بەکارهێنانی سۆشیال میدیا چییە ڕەهەندی یاسایی و ڕەهەندی زانستی و ڕەهەندی دەرونی و هەروەها ڕەهەندی شەرعی لەگەڵ ڕەهەندی فکری لە بابەتی سۆشیال میدیا و ئاخینە ڕوو 5 میوانی بەڕێز کە هەر پێنجیان هەم گەنجن هەم مامۆستای پسپۆڕن کە شارەزان لە بابەتی سۆشیال میدیای بانگمان کردوون خۆشیان پەیوەندی باشیان لەگەڵ سۆشیال میدیا هەیە بۆی تێگەیشتنی دروستیان هەبێ یعنی گفتوگویان لەگەڵ ئاکەین چۆن سۆشیال میدیا بەکاربهێنین بۆ گەنج ئامادەبوانەی کە لێرن سوود ببێنن هەم لە ئەزموونی مامۆستایان هەم لەو زانستی کە پێیانە بۆی بەڕاستی ئەو چەکەی کە بەدەستیانەوەیە کە سۆشیال میدیا و مۆبایلە بەکاری بێن بۆ بەرزبوونەوە نەکخوا نەخواز بۆ داوەزی ئەوەی کە گرنگە ئەوەیە ناونیشانەکەمان هەوڵدا بڵین ناونیشانی سۆشیال میدیا و ئاڵنگاریەکانی سەردەم بەڕاستی سەردەم بەردەوام ئاڵنگاریەکانی زیادە بێ ڕۆژ بە ڕۆژتی تازەیەتە پێشەوە ترندی سەیر و سەمەرە دروستە بێ کەسانێکی لاڕێ و خراپ سەرقاڵی بەلا ڕێیابردننی کۆمەڵگە و گەنجن هەموو ئەم ئاڵنگاریە جۆرا و جۆر و جیاوازانە پێویستی بە چەکێکی بەهێزە پێویستی بە هۆشیارێکی زۆر باشە پێویستی بەوەیە گەنجێکی داماو نەبێکە ببێتە بەکارهێنراو بەڵکو ئەمانەوە گەنجی مسلمانی کورد گەنجێکی بەکارهێنەر بێ و سۆشیال میدیا بخاتە خزمەتی خۆیەوە نەک سۆشیال میدیا ئەم بخاتە خزمەتی خۆیەوە بەکاری بهێنێەوە خۆی و بەڕاستی داهاتوێکی خراپی هەبێت سۆشیال میدیاکان یان ئەمانی کە ئێمە لە شاشەکان ئەیبین بەردەوام تەرکیزی لەسەر بەرزکردنەوەی چێژەکە کانتی باس کرد کە کانت پێی وایە بۆ ئەوەی کە دڵنیامی خۆ نییە گرفتی ئیمۆشنال ڕگولیشن ئەم کەسە ناتوانێت هەست و زۆر ڕاستی سۆشیال میدیا بمانێ و نەمانێ لە ڕۆژگارێن ڕۆیە پێویستیەکە کە پێویستە گەنجان شارەزا بن لێی و پێویستیشە شارەزا بن لەوەی کە چۆن خۆیان پارێزن لە بەڵاکانی سۆشیال میدیا ڕاستی سۆشیال میدیا لە ڕۆژگاریان ڕۆیە لە ژیانی هەموو تاکێکی هەیە مەگەر بەدەگمەن کەسە بڵێ بەکارێنێنێ وەکو ئەوەشی کە بەکارێنێت کەسەیە کەوتۆتە سەر خۆی چەنێ ئاگای بە ئاگایی و بەکارێنێ چەنێ پێش هەموو شتێ ڕقابەتی خۆی ئاگادارێکە ڕقابەتی خوا بە سەریەتی خۆی پەروەردگار چاودێرێتی خۆی پەروەردگار ئاگای لە هەموو شتێکی لە هەموو کۆمنتەکەی نووسێ لە هەر پۆستێکە لایکێکات لە هەر شتێکە سەیریەکات بەڕاستی بابەتێکە زۆری استفادەم لێ کرد ئەو بکە سۆشیال میدیا کاتێکی بۆ دابدرێکە ڕۆژانە لەو کاتە زیاتر بۆ نمونە مامۆستا باسێکە چوار کاتژمێر پێم وایە بە چوار کاتژمێرەکەش ئەتوانی کاری لەسەرێک کەمتر بەکاری بێنی بەڕاستی بابەتێکی هەستیارە یعنی پێویستە بۆ ئەم ڕۆژگارە کەوا باسی لێەوە بکرێت و ئاماژەی پێوە بترێ جا سەبارەت بە کاریگەریەکەی ڕاستی من هەر خۆم کار لەسەر ئەوە ئەەکەم کە بە بەرنامە کار ینی ئەم سۆشیال میدیا و شتە بەکار بهێنم باشە بەڵام بۆ گەنجانی تریش هەم دووبارە بۆ من ئەمە ئەبێتەوانێ بە چۆن ئەڵێ مراجعەیەکی خۆم دەرسێکی خۆم دامەوانێ و زائیدەن بۆ هەموو ئەو گەنجانی کە لێرن بە تایبەتی و بۆ گەنجان بەگشتی ئەم بابەتانە زۆر گرنگن جا بە تایبەت لە ناوەندەکانی خوێندنە یعنی من پێم باشە لە ناوەندەکانی خوێندنە یعنی لە قۆناغی بنەڕەتی و ناوەندی و ئامادەیەکانیشە بە هەمان شێوە ئاماژە بەم جۆرە شتانە بدرێەوە ئاوا کۆڕیان بۆ ئامادە بکرێ هەڵبەتە بە میوانداریکردنی کەسانی بەڕێز و شارەزا لەم بوارانەیە ئەمن وەکی گەنجێک واوەکی مسلمانێک الحەمدلا تانیتم تا ڕادک خۆمان بپارێزین لە ئاڵنگاریەکان و لە خراپیەکانی سۆشیال میدیا بەڵام ئەمەش لە کۆتاییدا گەنجین و لە کۆتاییشدا بەشێکی ئەو کۆمەڵگایینە لێ دەبی ئاگادار بین لەو شتەی کە لەو سەردەمە ڕووداوە لەو کۆمەڵگایە ڕوودەدا تا ڕادک ئەمەش ینی بەرنامەکان و ئەپەکان بەکاردێنین و سۆشیال میدیا بەکاردێنین بەڵام ئینشاءڵڵا توانیتمان تا ڕادک خۆمان بپارێزین لەو سەختیانەی کە لە سۆشیال میدیا لە ڕۆژاندا ڕوودا ئینشاءڵڵا خوای گەورەمان پارێزین يعني لو كاتي كرسي لبا أو كسي حكمة بس قراءة كي يخبره لا توصل كرسي كملتها توصل كاتي ليس يتروج أمان جي زيشينية قراءة كلا صار بيجي بيرجع أو يكمل درك بيجي أو كسي كلا قال أمان جي حفظ هي كاتي كرسي